پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ڕووی لە زیادبوونە و ئەم شەپۆلەش کۆرۆنای جۆری دێلتای هیندیە بە زۆری کە ئەم جۆرە ئەتوانم بڵێم توانای توشبوونی بۆ هاوڵاتیان یعنی زیاترە ئەگەر جاران بە هەر ڤایرۆسێک یعنی هەر کۆپیەکی ڤایرۆسەکە دوو کەس یا سێ کەسی توش کردبێ ئەمەیان ئەتوانێت 5 کەس توش بکە بە ڕێژە یعنی ئەمە تەبعاً ئەمە معادلەیەکی زانستیەکەوە باسەکرێت یعنی ڕێژەی بڵاوبوونەوەکەی دوو ئەوەندەی ڤایرۆسەکان و جۆرەکانی جۆرە گۆڕاوەکانی جارانە بۆیە پێویستەکە هاوڵاتیان زۆر بە ئاگا مامەڵە لەگەڵ ئەم جۆرەی ڤایرۆسەکە بکەن و هەروەها نیشانەکانی ئەم جۆرە کەمێک جیاوازترن لە نیشانەکانی جۆرەکانی تر پێویستە هاوڵاتیان زانیاریان لەسەرەوە هەبێت یەکێک لە نیشانەکانی ئەم جۆرە گۆڕاوە ئەوەیە کە نیشانەی هەڵامەتی ئاسایی هەیە کە لە جۆرەکانی ترا نەبوو بۆیە داوا لە هاوڵاتیانەکەم هەر کەسێک نیشانەی هەڵامەتی هەبوو یان پەتای وەرزی هەبوو بە زووترین کات سەردانی بنکەکانی ئێمە بکات و پشکنین بۆ خۆی ئەنجام بدا لەبەرەوەی ئەمە ئەتوانێت لەم قۆناغەیە ئەتوانێت زیاترین کەس توشکە و ئێستا بڵاوبوونەوەکە زۆر بە شێوەیەکی خێرایە هەر ئەندامێکی خێزانێک گرتبێتی هەموو ئەندامانی خێزانەکە یەکسەر توش بوون بە بەرکەوتنێکی ئاسایش بۆیە پێویستە هاوڵاتیان زانیاریان لەسەرەوە بێ یەکێک لە نیشانەکانی ترەوەیە کە ئەو کەسانەی کە تووشە بن سکچوونێک ئازارێکی سکی زۆریان هەیە کە بە عیلاج چارەسەر ناکرێ وەکو خۆمان پێڵێن ئازاری گەدە یان ئازاری مەعیدە ئەم دوو حاڵەتە پێویستە هاوڵاتیان بە زووترین کات و هیچ بەرکەوتنێ لەگەڵ کەسانەکەن بچنە بنکەکانی ئێمە و پشکنین بکەن و پزیشک بیان بینێن یەکێکیکە لە خاڵەکان کە زۆر گرنگە بەلامەوە باسی بکەم ئەوژەوەیە داوا لە هاوڵاتیانەکەم و داوا لە پزیشکانەکەم و داوا لە کارمەندانی تەندروستیەکەم ئەوانەی کە عیادەی نۆرینگەی لاکۆڵانەکانیان هەیە و هەروەها نەخۆشخانە تایبەتەکان تکایە پابند بن بە بۆ پرۆتۆکۆڵی چارەسەرەی کە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی ئەیانداتێ و هەر پزیشکێک لە بواری پسپۆڕیەکەی خۆیان چارەسەری نەخۆشی کۆرۆنا بکات بەڕاستی ئێمە سزایە دەین هەر نەخۆشخانەیەکی تایبەت بە خراپی یان پزیشکێک لەو نەخۆشخانەیە هەر جۆرە چارەسەرێکی کۆرۆنا یا پشکنینێک بنووسێ ئێمە تووشی لێپێچینەوەیەکەین چونکە بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی مردنەوەیە کە نەخۆشەکان چارەسەری ناڕاست وەرەگرن لە سەرەتای نەخۆشیەکەوە کە پێویست ناکە هەر کەسێک کۆرۆنای هەبوو لە سەرەتاوە عیلاجی قورسی بنێ و جۆری دەرمانی ستیرۆیدی بۆ بەکاربێنن چونکە بەشێکی زۆر لە نەخۆشەکان کە لێکۆڵینەوەمان لەگەڵا کردوون چارەسەریان وەرگرتووە و چارەسەرەکە بە هەڵەیە کاتێک هاتوونەتە لای ئێمە بارودۆخی تەندروستیان زۆر خراپ بووە لەو قۆناغەشا ئێمە ناتوانین هیچ شتێکیان بۆ بکەین لەبەرەوە سەیرەکەی ڕێژەی مردن زۆر زیادەکە بە هەمان داواکارین بۆ ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە و قەزا و ناحیەکان هەیە کە زۆر بە وردی مامەڵە لەگەڵم بابەتەیە بکەن و کارمەندانی تەندروستی و پزیشکان ئەوانەی کە پسپۆڕی خۆیان نییە بە هیچ شێوەیەک چارەسەری نەخۆشی کۆرۆنا نەکەن و خەڵکیش لە خۆیەوە عیلاج وەرنەگرێت چونکە ئەم جۆرەیان جۆرێکی جیاوازە و زۆر بە خێرایی هەم تەشەناکە هەم بارودۆخی نەخۆشەکە خراپ بێت بۆیە پێویستەکە هاوڵاتیان بەرچاویان ڕوون بێ یەکێکە لە بابەتەکان کە زۆر گرنگە باسی بکەم ئەویش ئەو هاوڵاتیانەی کە خۆیان نەکوتن و ڤاکسین وەرەگرن بەڕێزان ئەو نەخۆشە ئەم زانیاریە زۆر گرنگە ئەو نەخۆشانەی کە ئێستا لە نەخۆشخانەکانی ئێمە چارەسەر وەرەگرن و بارودۆخی تەندروستیان خراپە ئەو نەخۆشانە توانم بڵێم لە 95 بەرەو ژووریان ڤاکسینی یان پێکوتەی کۆرۆنایان وەرنەگرتووە ئەمە دلیلی ئەوەیە هەر کەسێک کە پێکوتەی کۆرۆنای وەرگرتووە ئەوانە کەمترین شانسیان هەیە بۆ توش بوون لەبەرەوە داوا لە هاوڵاتیانەکەم بە زووترین کات خۆیان بکوتن و ئەو قوتانە
دژی ئەم دەلتایەش کارەکات و ئەیان پارێزێ لە توشبوون لە نەخۆشیەکە و زانیارێکی لەوە گرنگترەوەیە کە ئەبێت پێش کوتانەکە باشتر وایە بەڵکو ئیجباریە یان زەرورە کە هاوڵاتیان پێشەوەی خۆیان بکتن پشکنینی PCRی کۆڕۆنا بکەن نەوەک هەڵگری نەخۆشیەکە بن چونکە ئەگەر هەڵگری نەخۆشیەکە بن و خۆیان بکوتن بەڕاستی بارودۆخی تەندروستیان زۆر خراپەکات و احتیمالی زۆر زۆرە یعنی لەو جۆرانە بن کە کۆتایی بە ژیانیانێت و ناتوان ڕزگاریان بێ لە نەخۆشیەکە چەند حاڵەتێکی وا هەیە بۆیە ئەمە سەلمێنراوە ئەبێت هاوڵاتیان بەرچاویان ڕوون بێ بە ڕاستە ئەرکەکە گرانەتەوەی خۆ دەکوتی ئەبێ پێشتر پشکنینی PCRکەی بەڵام بۆ پاراستنی خۆت پێویستەکە PCRەکە بکەیت چونکە وەکووتم ئەگەر هەڵگری ڤایرۆسەکە بیت و ڤایرۆسەکەش بە لاوازی لە خۆت بی ئەو کاتە دوو هێندە هێزی ڤایرۆسەکە زیاد دەکات و چانسی مردن و توشبوون زۆر زۆر زیاترە بێت داوا لە هاوڵاتیانەکەم بە شێوەیەکی گشتی پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن خۆیان بپارێزن داوا لە حکوومەتی هەرێم و ئیدارەی خۆجێتی سلێمانی یەکەم کە ڕێکارە گشتیەکان بگرنەبەر چکە بەڕاستی ئەم زەنگە زەنگێکی مەترسیدارە و ژمارەکە زۆر بە خێرایی زیاد دەکات و تواناکانی ئێمەش توانایەکی دیاریکراوە خۆتان نەزانن تەنها ئێمە ناتوانین چارەسەری بابەتی کۆڕۆنا بکەین بە پێش هەموو شتێ خەڵک خۆی پارێزێ و پێویستەکە حکوومەت ڕێخستنی ژیانی خەڵک ئەنجام بدایان ڕێکی خابۆ ئەوەی خەڵک پابند بێ بە ڕێنمایە تەندروستیەکانەوە ژمارەکە وەکووتمان ئێستا ڕووی لە زیادبوونە و ئەوەی کە گرنگ بوو وەمان ڕوونکردنەوە جارێکە دووبارەیەکەمەوە خۆناغەکانی چارەسەرکردن زۆر زۆر گرنگە خەڵک لە خۆیەوە چارەسەر وەرنەگرێ و خۆکوتان زۆر زۆر گرنگە و ئەو دوو نیشانەی کە باسم کرد نیشانەی ئازاری گەدە و هەڵامەت زۆر زۆر گرنگە هەر کەسێک لێی دەرکەوت بە سووترین کات سەردام بکە و باشترین شوێن بۆ سەردانیکردنی هاوڵاتیان کلینیکی ڕاوێژکاری سەرچنار و زایدەن کلینیکی ڕاوێژکاری ناو تەواری سلێمانی کە ئەو دوانە پزیشکی پسپۆڕی تیا دانیشێ و باشترین چارەسەری تیا پێشکەشەکرێت داواکەم پابندی ڕێنمایە تەندروستیەک ماوەیەکی زۆرە باسیەوەکەن کە شوێنە نەخۆشخانەکان نەماوە بەتەمان نەخۆشخانەی نوێ بکەنەوە بۆ کۆرۆنا ئەو نەخۆشخانەیانەی کوێن وەی نەخۆشخانەی ئاساشمانە ماوەیەکی زۆرە داکراوە کێشەکانی چێوەی ئەوێ ناکرێت ماوەی پێشوش زۆر خەڵک بوو وەمە قسەی دوم بزانم ئەو کەسانی کە ڤاکسینیان بکەن بۆ سەدا چەند ئەگەری تووشمیان بەم جۆرە نوێی کۆرۆنا بەڵێ بەس بەنسبەت نەخۆشخانەکانەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی لەتان ناشارینەوە یعنی پلانی بیمان هەبووە ئەو پلانی دواتریشمانەیە پلانی سیشمانەیە یەکێک لەو نەخۆشخانانەی کە بە زووترین کات لە چەند کاتژمێری داهاتوو یا لە چەند ڕۆژی داهاتووە کرێتەوە نەخۆشخانەی کە بەڕێستان لێرە ئێوە ئامادەن و شوێنی کەشمان ئامادە کردووە بەڵام کێشەکە بەس نەخۆشخانە نییە کێشەکە ئامێرە ئۆکسجینە و سەرچاوی مرۆییە لە هەمووی گرنگتر کە ئێمە سەرچاوی مرۆییمان دیاریکراوە ناتوانین ئەگەر ئامێر و نەخۆشخانەشمانە بێ ینی ژمارەی وەرگرتنی نەخۆشەکان زیادکەین بە نسبەت ڤاکسینەوە ڤاکسین وەکووتم ئەو کەسانەی کە وەریان گرتووە زۆر بەکەمی چانسی توشبوونیانەیە لەبەرەوە داوا لە هاوڵاتیانەکەم ڤاکسین وەربوونەوە هەموو جۆرەکانیشی وەکو یەک وایەوە نییە تەنها ئامارەکان بڵێن ئێمە بڵێن ڕوونمان کردوەوە بە وڵاتیان وابزانام لە سایت و پێیجەکان هەیە بەزە بەدەستە لە بەردەستمانیە بەڵام ژمارەکە زیادی کردووە ئێمە حەزەکەم ینی ئێوە ئەو ڕوونکردنەوەیتان لابێ ئێمە بارودۆخەکە بە ژمارەی داخڵبوون هەڵەسەنگێن نەک بە ژمارەی توشبوون ئەو ژمارانە چەند جێگەمانەمێنن لە خۆشخانەکان ئێستا بەڕاستی زۆر زۆر زیادی کرد قەدەغێ هاتوچۆ بڕیاری لای ئێمە نییە ئەوە بڕیارەکەی لە پارێزگا و لە ئیدارە ناوخۆیەکان و لە وەزارەتی ناوخۆیە ئەگەر بەدەست ئێمە بێت قەدەغێ هاتوچۆ نا بەڵام ڕێکارەکان زۆر زۆر تونتر دەکەینەوە لێ دەستە هیچ ئەو کەڕووی ڕۆژ بابەتێکە
پێویست ناکات زۆر باسکە شتێکی زانستیە زیاتر بۆ شتێکی باویش یعنی ئەوە نییە ئێسێ مەلات ڕێکاریی خۆپارێزی هیچ شتێکی نوێ نییە تەنها ئەوەیە ئەو شتانەی کە پێشترە بوو یعنی قەرەباڵقی لە شوێنەکان نەبێ بۆنەکان نەبێت و خەڵک پابندی ڕێنمایە تەندروستیەکان بێ و لە هەمووشی گرنگتر بۆ ئەمڕۆ ڤاکسین زائدەن خۆپارێزی گەشتارێکی زۆر لە خوارەوەی ڕاپۆسەدانی هەرێمی کوردستانی کردەوە بە تایبەتی سلێمانی ئەو خاڵەتانی کە ئێستا ڤایرۆسی نوێی کۆرۆنا کە دەڵتای پێ دەڵێن زیاتر هەڵاتی سلێمانی یاخود خوارەوەی ڕاپۆسەدان وەڵا ئەوەی کە لێرەیە بە زۆری هاوڵاتی سلێمانیە بەڵام بە دڵنیاییەوە خۆ ڤایرۆسی بڵێن هیندیەکە لەکوێوە هاتووە لەو کەسانەوە هاتوو کە سەردانی هێندستانیان کردو گەڕاونەتەوە ئەزانی چۆنە حەزەکەم یعنی بە ڕاشکاویەوە باسکەم بەعسێ بڕیار هەیە دوولایەنەیە و ئێمە ئەو بڕیارانە نادەین ئەو کەسانەی کە ئەو بڕیارانە دەن ئایا بڵاوبوونەوەی کۆڕۆنا و توشبوونی خەڵک گرنگترە یا هاتنی گەشتیار بۆ سلێمانی گرنگترە ئەوە لەو کەسان هەتوانیت پرسی کە بڕیاری ئەوە دەن چکە بەڕاستی ئەو بڕیارەکەی لای ئێمە ئەو کەسانەی کە ڤاکسین وەرەگرن باشتر بەرگری پێیاکەن وەک لەو کەسانەی کە توش بوون بۆچی ئەو کەسانەی کە توش بوون تووشی جۆرێک لە ڤایرۆسە گۆڕاوەکە بوون و مەناعیان بەهێزە بۆ ڤایرۆسە گۆڕاوە بۆ ڤایرۆسی تریژیانە بەڵام بە تایبەتی بۆ ئەوەیە بەڵام ئەو کەسانەی کە ڤاکسین وەرەگرن لەبەرەوەی ڤاکسینەکە ئەنتیجینی یان بڵێن هەڵگری صفاتی کۆمەڵێک لەو گۆڕاوانەیە بۆیە ڤاکسینەکە مەناعی زیاترەیە وەک لە توش بوونەکە یعنی تۆ ئەوەی کە توش نەبووە چانسی زیاتر لەوەی کە توش بووە ئەوەی کە توش بۆ چانسی زیاتر لەوەی کە ڤاکسینی وەرگرتووە یان باشترین یان ڤاکسینە ئەوەی کە توش بووە مامناوەندیە ئەوەی کە توش نەبووە لە هەموویان خراپتر ترسێکی زۆری هەیە لە بەکارهێنانی ڤاکسینەوەی کە مزاحفاتی ئەوە بۆ بەرپرسانی تەندروستی لەسەر ئاستی وەزارەتەوە لە وەزیرە تا بەڕێوەبەرانی تەندروستی کارمەندان چاشن هەوڵمانداوە هەڵمەتێک ڕابکەن بۆتان ڤاکسینەکە وەردار بێن کاکە پەیامەکە ڕوونە ڤاکسینەکە هیچ ینی ناڵێم هیچ خراپیەکی نییە بەس بەراورد بە باشیەکانی زۆر ینی مقارنە ناکرێت بۆیە داوا لە وڵاتیانەکەم دوودڵ نەبن لە بەکارهێنانی ڤاکسین هەموو جۆرەکانی ڤاکسین هیچ کێشەیەکی نییە ئەو شتانەی لە سۆشیال میدیا و لە بەعزێ شوێن باسەکرێ هیچ ئەساسێکی زانستی نییە بەڵکو بە پێچەوانەوە ئەوانەی کە ئێستا بڵێن ڤاکسینەکەیان وەرگرتووە لە هەموو کە زیاتر پارێزراون و ئێمەش زۆربەی ئەو کەسانەی کە بەرپرسی تەندروستین ڤاکسینمان بەکارهێناوە و ئەگەر زەڕوریش بێجاری سێمیش بەکارهێن هاتنی گەشتیار لە ماوەی ڕۆژانی جەشتا چ کاریگەریەکی هەبوو لەسەر بڵاوبوونەوەی ئەو جۆرە ڤایرۆسە کاریگەریەکەی کاتێکی کە دەرەکەوێت هێشتا ماوێتی کاکە من حەزەکەم شتێکەیە باسی بکەم یعنی ئەو ڕێکارانەی کە هەیە دڵنیام لەوەی ئێستا هەمووتان لە من باشترەی زانن و ئەوەندە ڕوون کراوەتەوە هیچ شتێکی نوێ نییە لەو بارەیەوە تەنها قەرەباڵغی بەریەکەوتن دوورکەوتنەوە لە یەکتر ئەمانە ڕێکاری گشتین و پێویستە ئەو ڕێکارانە بەکاربێت یعنی هیچ شتێکی نوێ نییە مەسەلەن سەبارەت بە ڤاکسین گرفتی ڤاکسین هەیە لە هەرێمی کوردستان یان لە سلێمانی ئەو گرێبەستانی کێشراون ئەسی پێویستایە ئێمە ڤاکسین لە حکوومەتی عێراقیەوە بۆمانێت تا ئێستا ئەو ڤاکسینانەی کە بۆمان هاتووە لە وەزارەتی تەندروستی عێراق و بەعزێ هاوکاریشمان بۆ هاتووە بەڵام ئێمە شاری سلێمانی یەکێکی لەو شارانەی لەو ڕۆژەی ڤاکسین هاتووە بە بەردەوامی هەموو ڕۆژێک دابەشکردنی ڤاکسین هەبووە و هەر وڵاتیەک ویستی بێتی مەگەر خۆی لە سیستەمەکە هەڵەیەکی کردبێ یان نەیتوانی بێ بەش وەکو پێویست سیستەمەکە پڕکاتەوە جینا کێشەی ڤاکسینمان نییە چۆن هەیە ڤاکسینی ڤایزەر هەیە و داوا لە وڵاتیانی ژەکەم ئەوەندە جیاوازی لە بینی ڤاکسینەکان نەکەن چونکە هەمویان وەکو یەک بووان و هەمویان ڤاکسینی باشن و زۆر سپاس